ئێمە لەگەڵ کۆمپانیەکان قسەمان کردو بە عام هەموو کۆمپانیا خۆراکیەکان داوای هاوکاریمان لێکردوون کە نرخمان بۆ بشکێنن نرخی زیادە لەسەر شتومەکەکان نەبێت تا بتوانین زۆرترین سەبەتە دروست بکەین. ڕەنگە ئەم پێداویستیانە لە ماڵەکانی ئێمەیە زۆر بێت بەڵام بۆ کوردانی ڕۆژاوە لەم دۆخی ئێستاە ئەم بابەتانە یاخود نییە یاخود زۆزۆکەمە بۆیە دەست لە دەست و قوت لەخوا لە باشووری کوردستانە و پەیتا پەیتا کۆمەک و هاوکاری کۆ دەکرێتەوە بۆ کوردانی ڕۆژاوە بەڵام لەم نێوەندەدا لەوانەیە کەسانێک هەبن گرانفرۆشی بکەن بۆیە چەند گەنجێک لە شاری سلێمانی هەستاون بەوەی کە قسەیان لەگە کۆمپانیەکانی بواری خۆراکە کردووە تاوەکو خاتریان بگرن ئەو کەسانی کە خێرەکەن بە نرخێکی کەمتر خۆراکانیان پێ بدرێت منە چۆن لای کاگاری محەممەد سڵاو لە کاگاری ئەم پرۆژی ئێوە چییە چۆن هاوکاری و کەسانەکەن کە خێر ئەەکەن تاوەکو خێری پێداویستی زیاتر بنێرن بە ڕۆژاوە سپاس بۆ بەڕێستان ئەم پرۆژە ئێمە جانی هاوکاریە بۆ کەسوکارەکانمان لە ڕۆژاوە بۆ خوشک و براکانمان تەنها هەدەفمانەوەیە نرخی زیادە لەسەر شتومەکەکان نەکرێت تا ئێمە بتوانین زۆرترین سەبەتەی خێری بۆ کەسوکارەکانمان لە ڕۆژاوە بنێرین. ئێوە چیتان کردو بۆ نەخسەتان لەگەڵ چێە کردو لەگە کۆمپانیەکان کردو کە نرخی کەمتر دابنێن ئێمە لەگە کۆمپانیەکان قسەمان کردو بە عام هەموو کۆمپانیا خۆراکیەکان داوای هاوکاریمان لێکردوون کە نرخمان بۆ بشکێنن نرخی زیادە لەسەر شتومەکەکان نەبێت تا بتوانین زۆرترین سەبەتە دروست بکەین. ئەوە نرخەکان شکانەوەتان بەڵە بە خۆشحاڵیەوە دوای گفتوگویەکی زۆر و داوالێکردنێکی زۆر گەشتین بۆ قەنەعەت. چەند کۆمپانیان 6 تا 7 کۆمپانیا لە بواری خۆراکە بەڵە بواری خۆراکە هەمیان بۆ نمونە ئەگەر کەسێک بێوێت خێر بکات بۆ منە هاوکاری بگەێنێتە ڕۆژ ئاوا بۆ سەبەتی خۆراکە بۆ کسانی کە هەیە برنجێک ڕۆنێک شەکرێک چایەک نۆچێک نیسکیشی تیابێت ئەمە بۆ نە چەند ئەکەوێت بۆکسێک لەوە لە بازارە و لە لای ئێوە چەند ئەکەوێت کاک دیلان ئەگەر ئەم بۆکسە ئێمە کارێکمان لەگە کۆمپانیەکان کردووە داوای هاوکارێکی زۆرمان لێکردوون کە نرخەکانمان بۆ بشکێنن تاکو نرخی زیادە لەسەر شتومەکەکان نەبێت نرخ بەرز نەبێتەوە هەڵاوسان دروست نەبێت لەسەر شتومەکەکان ئەگەر سەبەتێکی خۆراکی لە بازارە 16 تا 7,000 دەربچێ ئێمە کارێکمان کردووە 14,000 دەرچێ ئەگەر 20,000 دەرچێ کارێکمان کردووە 15 تا 16,000 دەربچێ ئەوژەکەوێتەوە سەر ڕێژەی شتومەکەکان. ئەو کۆمپانیانکەوە قسەتان لەگەڵا کردوون هیچ دیاریان هەیە بۆی کە ئەو شتومەکانی کە کەسانێکی خێرخواست ئەی بەخشن بە ڕۆژ ئاوا شتی زیاتر بنێرن دەستکراو بوون لە بەرامبەرمانە کەتان نرخەکەمان بۆ بشکێنن تا ئێمەش هەوڵ بین زۆرترین سەبەتە بەدەستبێنی. ئێوەم کارە بۆچی ئەەکەن تەنها لە پێناخوا و لە پێنا کوردایەتی و بۆ کەسوکارەکەمان لە ڕۆژاوە کەسانی خێرخواست زۆر هاتوونە تەلاتان الحەمدولیلا ئێمە 4 ڕۆژە ئەم پڕۆژێمان تەقدیم کردووە بە حدودی سەر و 2,000 پشکمان دروست کردووە ئێمەش کاک دیلان خەڵکمان سەربەست کردووە تەنیا ئەتوانێت ئێمە بەس هاوکاری پێ بگەێنین هیچ بڕە پارێک بۆ ئێمە نایێنێت ئەدرێ بە کۆمپانیەکان ئێمە تەنها پردێکین ڕێخرد لە نێوان دروستکردنی ئەم پشکانەیە و کۆمپانیەکانە تەنها ئێمە هەدەفمان ئەوەیە جانی هاوکاریمان ئەوەیە بۆ کەسەکانمان لە ڕۆژ ئاوا یارمەتی دەرامی.